طبعا ئەمڕۆ لە مەڵبەندی 24 ڕاپەڕین گفتوگۆیەکی کراوەمان کرد لەگەڵ ئەفەڤاڵانی ئەنجومەنی مەڵبەند و ئەنجومەنی کۆمیتەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای عێراق و پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەو گفتوگویانەی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەبوو و کێشەکانی ئێستای عێراق و ئەو معادلە ناوچەیانەی کە ئێستا لە ناوچەکە دەگوزارێ و دوا پێشاتەکانی کە لە عێراق دەگوزارێ و بۆ چەند مانگی داهاتوو گفتوگۆیەکی کراوەی هەڤاڵانە بوو لەگەڵ کادیرەکانی مەڵبەند و کۆمیتەکان توانیمان لەم گفتوگۆ کراوەیەدا ڕاو سەرنج و تێبینی زۆر باش ئاڵ و گۆڕ بکەین لەگەڵ هەڤاڵان. بەشی ڕاگەاندن و ڕووناکبیری مەڵبەندی 24 ڕێخستنی ڕاپەڕین میوانداری بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر کۆمەڵێک کێشە و گیر و گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا و لەسەر چەند تەوەرەیەک گفتوگۆی کراوە لەگەڵ کادیران و هەڤاڵانی ئەنجومەنی مەڵبەند و کۆمیتەکان ساز دەکەین لێرە لەسەر ئەو کێشانێک کە تایبەتن بە هەرێم و بەغدا و لەسەر ئەو قەیرانەدارایی کە ئێستا ڕووی لە عێراق کردووە و هەروەها یاساکانی هەڵبژاردن و ئەو گرفتانەی کە دەنێ پێش و خامادەکردنی ئێمە وەکو کورد لە ئەو کێشانێک کە دەنێ پێشەوە لە تایبەت بە هەڵبژاردن و بە یاساکانی هەڵبژاردن و ئایا ئەو کێشانەی کە هەموارکردنەوەی یاساکانی هەڵبژاردن بە شوێ گەیشتووە و کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێوە ئەو کێشە سیاسیانەدان کە لە ئایندەی عێراقدا دێنە پێشێ.